بەڕێزانم کاتتان باش شوا بڕیارە گەشتەکانی نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی و وڵاتی ئەڵمانیا دەست پێ بکاتەوە. کۆمپانیای ئەزمر ئێرلاین لە ڕاگەیەنراوێکدا بازەوە دەکات لە ئایندەیەکی نزیکدا گەشتەکانی نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی و ئەڵمانیا دەست پێ دەکات. گەشتەکان لە سەرەتادا تەنها هەفتەی ڕۆژێکە لە نێوان فڕۆکەخانەی سلەیمانی و دۆسەڵدۆرف دەبێت و لە ئایندەدا گەشتەکان زیاتر دەبێت. ئەمە دوایەوە دێت کە لە سێی ئەم مانگەش گەشتەکانی نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی و وڵاتی تورکیا دەستی پێکردەوە. ئەمە پێدەچێت لە ئایندەیەکی نزیکدا گەشتەکانی نێوان فڕۆکەخانەی سلەیمانی و وڵاتی ئەڵمانیاشکە دەست پێ دەکاتەوە. سەرەتا تەنها بۆ دۆسەڵدۆرفە، بەڵام بە دڵنیایی وەکو خۆیان باسییان کرد لە ئایندەدا بۆ بەرلین و بۆ شوێنەکانی دیکەش گەشتیان دەبێت. لە ماوەی 2 ساڵ و 7 مانگی ڕابردوو تورکیا گەشتەکانی خۆی لە نێوان با بڵێن بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی وەساند. ئەو کات باسی لەوە کرد کە بە بیانووی جموجۆڵ و ئەندامانی لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستان گەشتەکانی وەساندووە، بەڵام لە 3/11 لە دوای 2 ساڵ و 7 مانگ گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی لەگەڵ وڵاتی تورکیا دەستی پێکردەوە و لە ئایندەشدا لەگەڵ ئەڵمانیا و بە تایبەتی بۆ دۆسەڵدۆرف گەشتەکانی سلەیمانی بۆ دۆسەڵدۆرف دەست پێ دەکاتەوە.